سڵاو لێبێ باشی تۆ بۆ ئەگریت وڵی بڕاستی زۆر ناخۆشە چی شتێک ئەڵانێت کە ئەوان بەسەریەت زۆر زۆر ڕستێکی ناخۆشە. جا من ئەم بینی تۆ هەر دوعاتە کرد ینی تاقیکردنەوەکە و واز لە تاقیکردنەوەکە هێنا بۆ خەریکی دوعاکردن بووی چۆن دوعات بۆ کێ هەنەکەم تاو کرد و لاخریکیان نووسرا و پێنووسەکە و دانێ و لە قوڵای دڵەوە دەستکەین بە دوعاکردن بۆیان و من لە قوڵای دڵمەوە بۆیان ئەگریم بۆی خۆی گەورە بیان پارێزێ ئینشاءڵڵا تەعالە. بینیم زۆر بە کوڵەگریایت تۆ دیمەنانە ئەبینی کەوەی لە غەزات ئەبینجێت چی شتێ زۆر بێتاقەتەکە بەڕاستی مناڵەکان وڵی زۆر زۆر ناخۆشە کە ئەوان بەسەریێت هیچ گوناحەیەکیان نییە ئەوە کە ئیسرائیل وایان لەیەکە بەڕاستی